سیمبل بوون ئەوە نییە هەر کەسە بدەیتن هەڵ پەیدا بوونە بە برادەرایەتیان بە میزات کۆمەڵێک کەس ئەوە هونەرمەندە ئەوە ئەدیبە یان ئەوە سیاسەت دەکاتە سیمبل بوون ئەوەیە کە تۆ لە پرۆسەیەکی مێژووی ڕۆڵت گرنگ ببینی و جوانێک لە ناو کۆمەلگا فڕێ بدەیت ئیتر هەموو نەوعەک دەگرێتەوە حتا ئەوان وەزان بەس هونەرمەندە یان ئەدیبە یان سیاسی نەخێر دەکرێت ئاژەڵ دۆستە چیشبی ژینگە دۆستە چیشبی یعنی هەموو ئەوانە دەگرێت و کورە هەتا شێتێک کە جوانیەکی بەراعەت بوون لە ناو کۆمەلگا پیشاندا بەهەرحاڵ بینە سەر ئەوە لە پەنجاکان 53 کۆمەڵێک کەسایەتی هەبوونە بە نمونە شێخ هەشەل مام ڕەحمان مەحموود ئەدۆ مەزانەوە ڕێبەراتی شۆڕشی 53 جوتیارانیان کرد هەتا ئەو دروشمە هەبوو بژیگەل هێزیگەل مام ڕەحمان و شێخ هەشەل یعنی ئەوانە لە 53 دژی ستەمی چینایەتی وەستاونەوە و جیرانەوە جەستەیان قەشقەش کرایە خوێی پێداگرایە بەراعەتیان نەدایە من شێخ هەشەلم دیت یعنی چەند مرۆڤێکی گەورە بوو بڕواو کە بە پیری خانێکی خۆی هەبوو تابیرە هاوڕێکانی خۆی تەبەڕۆی کردو ئەو ڕۆحیەتە لە چێ کە بەو ئیرادەوە دەچیت لەگە خەڵکانێک کە ئیبداعی قورژی هەیە ئیبداعی شعری هەیە ئیبداعی تێکستە چیە بەس بەبێ هیچ قوربانی دابنێ کاکە گەنجێکی وەکو شێروانی لە چێ لە 5-6 ساڵەوە ژیانی خۆی خستە زیندان لەگەر ئەوەی نووسەرێک یان شاعیرێک ئیبداع چیرۆدێ گۆرانیە چیرۆدێ با قوربان ئەوە دووشتی زۆر لێک دیارە ئەوەش جوانە ئەوەش جوانێکی ناوکۆ بە تایبەتی ئەگە شعر و تێکستەکانی و هونەرەکەی لە خزمەتی ئەوە دێ من چ لەش هونەرمەندێکی هەولێری بکەم ڕەمزی هەولێری 35 ساڵە جورئەتی نەبی سرودێک لەسەر ئازاری شارەکەی بڵێ چی لێ بکەی چ لە تێکست نووسێک بکەی کە لە ڕبواری ڕێزمانی لە لووتکەدا بێتن بەڵام لە ئەو تێکستەی لە خزمەتی فاشزمی ڕاستی برم ئەوەی ستەمی پارتی دابنیان یەکێتی دابنێت قوربانیەک دامنێ لە بۆ ئەوە دوو شەقی لێ نەدرێت دوو مۆڕەی لێ نەکرێت خەڵکێکی ئەوە بەڕێزان بۆیە هەموو ئەوانەی لەو ڕۆڵە دیکەن بەنمونە مەزان تۆ چێخوا سێوەیەک دەبینی لە 50کان و 60کان دەچی تەحەدای ئاغاکانی ببوورە عەرەب دەکاتم لێ ناگەڕێ گوندەکەی داژیر بکرێ قیادەی گوندێک دەکات دەیان گوندی عەرەب ڕاودەنێتن ستەمیان لێ نەکرێ خەزە باوەیەک دەبینی لە شەهید دەبی خوێن دادەنێ سەردەش عوسمانە گەنجێکی یاخی لە هەولێر دەبینی مامۆستا وشارێک مامۆستا جیهانێک شەهید دەبنانە هەموو لەسەر خوێن دادەنێ خوێن عمری یەک جار دەژی دە شەهید دەبیتنە پێناوی باوەڕێکدا ئەوە لە چی و نووسەرێکی هەڵپەرست و ترسنۆ کە سەد ئەوبەر و ئەوبەر دەکە بە هەر ئیبداعی لە نووسین و تێکستە بی دیارە ئەوەش باشە ینی کەس ناتوانێت بەڵام پێویست ناکە ئەوانە ببەنە مەرتەبەی سەرەوە ئەوە بکە سیمبۆل یان دوو هونەرمەند کەسی 5 ساڵی ئامادە نەبی دەسە یەک ئازاری ئەوی کاکە شعرت لۆ نایە کاکە ئیبداعت لۆ نایە کاکە هونەرێک نەکو دوو تێکست بنووسە دوو قسە بکە لەسەر ئازاری شارەکەت یعنی چاولێریەکی چ سلێمانێکی بەڕێزان لەسەر مەسەڵەن ئێستا پێدا هێمن و هەژار کورە برا ڕۆخۆ ئەو هەژارە ئەڵێ زۆر بەتوانەتر بە لە هێمن کورە ئەحمەد قایە و ئیبراهیم تاتی ساس کورە هەتا لەگە ئەو شڤانش کە دوای ئەوەی ئەو کەسێک تێمان ناسی چەندە کەسێکی پولە چی و هەڵپەرست و پەتپەتێنە لەگەر ئەحمەد قایە کە خاوەن پرەنسیب و شۆڕشێک بوو یا مازگۆنایەک کورە کاچ خۆم وەرە جەمی ڕەنجبەرێک لە شاخ شەهید دەبی زۆر دەسێتە شاخ شەهید دەبێ ئەوە شاعیرە لای من ئەوە سیمبولی هەولێرە تۆ کۆمەڵێک ڕەمزی ئە سەربازی هەنە مەسن شەهید کۆچەر داستانێکی قارەمانێتی شەهید دەبی سەردار دەیان سەردار سەعید هەبوو لەو هەولێر ئەوانە لە چی و کەسە چشم لە بۆ من لە ناو شاری لەگە بەعز بووە و تێکستەکی گەورەی هەبووە و ئەدەبەچی هەبووە ئەوەش جێی باشە جێی دڵخۆشێکە بەشێک لە فەرهەنگی کوردی و ئەدەبی بەڵام کاکاوە لە چی یەکێک لە بۆ من لە ئەوروپای 56 ساڵدا دەنیشی بەس ئامادە نەبی دوو سەرما و گەرمای ببینی دوو قوربانیدان ببینێ دوو شەقی لێ بدرێتن دوو هەڕەشەی کوشتی لێ بکرێت لە چاو خەڵکە هەموو ژیانی لە ناو ڕیسکدا بباتە سەر نقطەی من لەوەدایە بەڕێزان نقطەی من لەوەدایە ینی گوناح جەمال حەیدەریەک کەس کە لەو هەولێرە خوێنی لە پێناوی پێشکەوتنی کۆمەڵایەتی دانایە و لەگەر کەسێک کە هیچ قوربانی دانەنایە بین برین هەردووش سیمبولە وەکو یەک ئاستا
سیمبل بوون ئەوەیە دەبی لە ڕووداوە شمێژووی ڕۆڵشی گرنگ ببینی و جوانێک فێرە قوربانیەکە دانەکان بکەیت. ئەوەش مەرج نییە، ینی مەسەن کاروان عوسمانی هونەرمەند کاچ خۆم شۆڕشەشی کردیە لە ناو گۆرانی کوردی بە وجدان بڵێن ئێ بەس کاکە چوو وەکو فاش وەکو داعشێک نزیکترین هاوڕێی خۆی کوشت لەگە کۆمەڵێک برادری بەس کاکە قمق دەتوانم قادر کابان بە ڕەمزدا بنێم ڕەمزەکی گەورەی کا و کابرایە هونەرێکی وا ڕەسەن خوێنیشی لەسەدانە. بە هەر حاڵ مرۆڤ ناکرێت بە میزاج و زەوق بە کەیف خۆی کەسێک بکاتە سیمبۆل، ئەبێ ڕووداوێکی مێژووی گەورەی چرکە ساتێکە بیت تا بتواندرێ گەنج لاسایی بکاتەوە. هەر لەبەر هەندێ ئەوەندەی ئەحمەد قایە بەرزە بنمونە، ئەوەندەی قادر کابان بەرزە، ئەوەندەی حەمەدەزا بەرزە، کاچ خۆم دەیان هونەرمەندی تکایە بەرز نییە.